تێک زمان لە ئاست ئازارەکانی خاک و نیشتیماندا دەستەوەسانە بێت هونەر دەبێتە دەنگ و سنوورەکان ئەبەزێنێت لە لەندەنەوە هونەرمەندانی کورد بە دروشمی گوێ بگرن لە کوردستان کۆبوونەوە تاکو و پێکەوە بە ئاوازەکانیان بە بەرهەم و بەکارە هونەریەکانیان گزارش بکەن لە برینی خاک و نیشتیمان و تایبەت ڕۆژئاوای کوردستان. هاوکارمان توانا لە لەندەنەوە وردەکاری ئەم سێ ڕۆژی چالاکیەمان بۆ دەگوازێتەوە فەرموومە پێکەوە بینەریبی. ئامانجێم چالاکیە گوێ بگرن لە کوردستان یا گوێگرن لە کوردستان listen to کوردستان. ئامانجەکەی ئەوەیە کە وەکو بینیمان نەک هەر ئێستا بەڵکو چەندەین ساڵە گوێگرتن بۆ کوردستان زۆر کەمە. ئەوەی کە بینیمان گوێگرتنێکی سەران سەری هەموو جیهانە بۆ کوردستان و ئێمەش لێرەوە وەکو کۆمەڵەیە هونەرمەند هەم لە ناو کوردستان هەم لە دەروی کوردستان پێمان باش بوو کە ئەم چالاکی ڕێک بخەین لە ناو لەندەن لە سێ شوێنی لەندەنە هەم لە باکوور هەم لە با بڵێن ناوەڕاستی شاری لەندەن لەگەڵ باشووری لەندەن بۆی بتوانین لە ڕێگەی ئەمەوە ئەو با بڵێن دەنگانەی کە لە ناو کوردستانە هەیە بە گوێگرێکی تری کورد ئاشنای بکەین و لێەوە ئەو گفتوگۆیە دروستکەین لەسەر ئەم گرفت و لەسەر ئەم با بڵێن کێشانی کە کورد هەیەی ئەمڕۆ لە جیهانە. و چالاکیەکەمان زیاتر لە ڕاستیە بیرۆکەکە لەوە هاو کە چۆنی بینین لەسەر جادە لە هەموو شوێنێکە کورد ئامادەیە لە یەک ساتە چرکەیەکە ئامادەیە بکەوێتە سەر جادە بە ملیۆن خەڵک ئەڕژێتە سەر جادە. لیۆ لەسەر جادەوە ئەم بیرۆکەیە هاتووە کە چۆن بتوانین بینینە ناو فەزایەکی هونەریەوە و گزارش لەوە بکە کە خەڵک چی ئەڵێ لەسەر جادە. ئەمە ئامانجە سەرەکیەکەیەتی لە دوامینە بۆ نمونە ئەو داهاتی کە لەم بەرهەمەیە کۆیەکەینەوە بە هەموو ئەو شتانەی کە لە ناو ئەم چالاکیانە ئەم سێ ڕۆژە لە لەندەنایە بە تەواوەتی بەبێ هیچ با بڵێن داشکانێک بۆ هیچ شتێک کە لە چالاکیەکەی ئامادەکراوە ڕەوانەی ڕۆژاواکرێت. وەکو هونەرمەندانمان کۆبووینەوە بۆ ئەوەی بتوانین چالاکی بکەین و پارەکەی کۆکەینەوە بینێرین بۆ ڕۆژاوا. من ئەمڕۆ ڕاستە کۆمەڵی هونەرمەندی کە هەمووی بەشداریەکەین من ئەمڕۆ بە عەزف بەشداریم کرد بە چەلۆژەنین و لەوانەیە خۆتبینی بێتە پێفۆرمانسەکەمان لەگەڵ ئایشە ڕۆز کە دوێتێکمان هەبوو ئەو بە دەنگ و من بە چەلۆ. I'm Aisha Rosa, here a reference point for the Rojava fundraiser.
من ئایشە ڕۆزام لێرەم تاوەکو هاوکاری بۆ ڕۆژاوە کۆ بکەینەوە پشتیوانی لە خەڵکی ڕۆژاوا بکەین زۆر خۆشحاڵم لێرم و سوپاسی هەموو ئەوانەشەکەم کە هاتوون بۆ ئێرە پێویستە لە هەر کوێکی ئەم زەویە بین پشتگیری گەلەکەمان بکەین و بەرەنگاری داگیرکەران ببینەوە خۆراگری ژیانە ژیان خۆراگریە و پشتیوانی ڕۆژئاوا بن من پەتمان حەیدەریم و لەم کۆنسێرتەدا بەشدارم گوێ لە کوردستان بگرن مەبەزلەی بۆنەیەکی خێرخوازیە بۆ ڕۆژئاوا ڕۆڵی سانتۆر و دەفم گێڕا خۆشحاڵم کە خەڵک زۆر بە گەرمی پێشوازیان لە چالەکیەکە کرد و توانیان کۆمەک ببەخشن بە ڕۆژئاوا